وەک خۆتان ئاگادارن کابینەی نۆ لە کارنامەکەی ئەو کارنامەی هەیەی و ئەوەی کە بڕوای پێەتی فرە سەرچاوەیە پشبەستنە بە سەرچاوی داهاتی تر جگە لە نەوت جگە لەوەی کابینەی نۆ لە کارنامەکەی ئاماژەی بۆ ئەوە کردووە کە گرنگی بە کەرتی کشتتوکاڵ کەرتی پیشەسازی و کەرتەکانی کە بدرێت کە بەشێکی پەیوەندی هەر بە کارنامەکەی حکوومەتەوە هەیە لە بەسەلەی کەرتی تایبەت و بابەتی دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان. ئێمە وەک وەزارەتی بازرگانی بە گرنگ مانزانی ئەمڕۆ کۆبوونەوە لەگەڵ خاوەن کارگەکانی شاری سلەیمانی بکەین و ئەم کۆبوونەوانە بەردەوامیە بێ لە هەولێر و لە دوهۆک بۆ بەردەوامیدان بەو هەوڵانەی کە ئەم وەزارەتە لە ماوەی ئەم 3 ساڵەیە ئەنجامیان ناوە کە بەڕێز کاکەمال وەزیری بازرگانی درێژە پێدەری ئەو کاری ئەوین لەگەڵ ستافەکەی و لەگەڵ بریکار و بەڕێوەبەرە گشتیەکانی کە کاریان لەسەرەوە کردووە چۆن کێشە و داواکاری کارگەکان چارەسەر بکەن. لەم بارەیەوە راپۆرتێکی 28 خاڵیشیان ناوەتە ئەنجومەنی وەزیران بۆ پشگیری و دەوڵەمەندکردنی ئەو راپۆرتە ئێمە 3 کۆبوونەوەکەین هەولێر سلەیمانی دوهۆک. راپۆرتەکە جارێکی کە جەختی لەسەرەکەینەوە بۆی هەموو کێشە و داواکاری خاوەن کارگەکان چارەسەر بکەین. ئەوەی ئەمڕۆ ئێمە جۆماون لێبوو لە هەنێک کارگە بە تایبەتی هەنێک کارگەی تایبەت بە ژیان و تەندروستی خەڵکەوە بەڕاستی کارەساتە. بۆیە ئێمە دڵنیاتانەکەینەوە کە درێژە پێدەری ئەم ستافە بەڕێژدەین کە بۆ هەمووی لیژنەی بە دوواداچوونیان دروست کردووە کە بۆ هەمووی کە ئەرکیان کێشا و راپۆرتیان ئامادەیە و جەختی لەکەینەوە و سوورین لەسەرەوەی کە کێشە و داواکاریەکانیان جێبەجێ بکەین و لە ڕووی تەندروستیەوە گرنگی بەوە بین کە هاوڵاتیانی ئێمە پارێزراو بن. جارێکە بە خێربێن. کێشەکانیان زیاتر دیارە کێشەی هەرە سەرێکیان نەبوونی شاری پیشەسازیە کە ئەوە چ ژووری بازرگانی چ وەزارەتی بازرگانی بەڕێز کاکەمال و ستافەکەی ئیشیان لەسەر کردووە. هەنێک کێشەی ئینفازی یاسایی و هەمواری یاساییان هەیە بە هەمان شێوە بە پێی بە داچوونەکانی من بەشێکی کراوە بەشێکی ئیشی لەسەر کراوە لە پەرلەمانی کوردستانە. کێشەی بابەتی سوتەمەنیان هەیە بابەتی کارەبایان هەیە بابەتی ڕسوم و هەنێک گومرگ و ئەوانەیان هەیە هەروەها بابەتی هەنێک وەزارەت پەیوەندیدار هەیە لەم بابەتەوە کە کێشیان لە هەنێک لەگەڵ هەنێک وەزارەتی کە هەیە مەسەلەی ئەوەی کە بازگەی ناوخۆیی هەیە یا بەرهەمەکانیان بە شێوازێ لە شێوازەکان ڕێگریە کرێ لە ساخبوونەوەی هەموو ئەوانە ئەم ستافە بەڕێزە کرد هەمویان یاداش کردووە. هەر لە دوای کۆبوونەوە تاوابوونی کۆبوونەوەمان لەگەڵ هەولێر و دوهۆک چ بە نووسرا و چ بە سەردانی وەزارەتە پەیوەندیدارەکان ئێمە چارەسەریەکەین و کێشەیەکیان هەیە لەگەڵ قایم قامێت و پارێزگارەکان بۆ ئەویش کاکفەرهەنگ قسە لەگەڵ بەڕێز پارێزگاری سلەیمانی و ستافە بەڕێزەکەیەکا کە ڕۆژی شەممە ئێمە ئەم ستافە چینە لایەن بۆی ئەو کێشانەی کە پێکەوە بە هەمانگی چارەسەری بکەین بۆیان. سەبار بە 1500 کارگە کە داخراوە لەو 4100 کارگەی کە مۆڵەتی پێدراوە لە ڕاستیا داخستن نییە چکە هەنێک کارگە مۆڵەتی سەرەتاییان هەیە. مۆڵەتی سەرەتاییش کە دران ناچێت دەزمنیەوەی بچێتە ناو ئامارێکەوە کە پێی بوترێ ئەمە معاملێکی تەواو و کار ناکە بەڵکو لە قۆناغی سەرەتایە بۆ تەواوکردنی کۆمەڵی فەقەراتی قانونی تری کە تحتە تەسیسە لە لەگەڵ ئیکمال تەسیسە بەڵێ کارگەی لە کارکەوتوو هەیە هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئایا کارگەی ئیفلاسی کردووە یاخود بەرهەمەکەی ساغ نەکراوەتەوە یاخود خۆی کڕین و فرۆشتنێکی پێکردووە ئەنی ئەو هۆکارانەیە وەکو جەنابی وەزیریش ئاماژەی پێ ئێمە لیژنەیەکمان تەشکیل کردووە بۆ پێداچوونەوە بۆ و کارگانەی کە لە کار کەوتون بە هەر هۆکارێک بێ کە بۆم باسکردن بۆی کە بتوانین جارێکی تر ئێمە تەشجیعی پیشەسازی بکەین و بتوانین ئەو کارگانە هاوکاریان بین و کۆزارەتی بازرگانی پیشەسازی بە دووبارە وەگەڕخستنەوەیان. کاری تکنیکی سیاسیەوە حکوومەتی عراقی خۆی شەکوای کردووە لە هەموو ئەو جێگانی کە پەیوەستن بە
بەو کێشەیە ئێمە چاوەڕێی قەرارێکی سیاسی حکوومەتی عراقی بزانین ئەو قەراری حکوومەتی عراقی چییە و چی نییە تا هەرێمی کوردستانیش و ژوورەکانیش پابند بن قەدەغەکردنی کاڵای تورکی لە خواستی بڵین کاری ئێمە نییە بەڕاستی هاوڵاتی خۆی ئەتوانێت و قارارەدا نەک ژوورە بازرگانیەکان و مشتێکی سیاسیشە لا لێ نەتیجەکەی لەم چەند ڕۆژێ داهاتووە نەتیجەیە